بەراورد بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕێژەی توشبووان بە نەخۆشیە درێژخایەنەکانی گورچیلە لە دەربەندیخان زیادی کردووە. ئەوە جێگەی سەرنجی نەخۆشانی ئەم نەخۆشیەیە سەرڕایبوونی کەرەستەی پێویست بۆ وەرگرتنی چارەسەر. بەڵام بۆ ماوەی 4 ساڵە بەشی چارەسەری نەخۆشیەکانی گورچیلە لە نەخۆشخانەکانی دەربەندیخان داخراوە. نەبوونی بەشی چارەسەری گورچیلە لە دەربەندیخان نەخۆشەکانی ناچار کردووە بۆ ششتنەوەی گورچیلەیان هەفتەی 3 جار سەردانی سلێمانی یاخود ئیداری گەرمیان بکەن بەپێی بەدواداچوونێکی پەیام بەهۆی ناجێگیری باری تەندروستیانەوە. نەخۆشەکان بە ئۆتۆمبیلی تایبەت سەردانی نەخۆشخانەکانی دەرەوەی قەزاکە دەکەن. ئەمەش بۆتە بارگرانی بە سەرشانی نەخۆشەکانەوە بە جۆرێک کرێی هاتوچووی مانگانەیان نزیک دەبێتەوە لە 500,000 دیناری عێراقی. ئەمە چەند نەخۆشێکی لە شاری دەربەندیخانە تووشی نەخۆشی درێژخایانی گورچیلە بووین. گورچیلەکانمان لە دەستداوە. پێویستەکە ڕۆژانە هەفتەی 3 جار غسلی گورچیلەمان بۆ بکەن. بۆ ئەم بەمەستیشە دەبێت هاتوچۆی شاری کەلار و سلێمانی بکەین بۆ ئەم ڕێگە ناڕەحەتە و مەسروفێکی زۆریەوێ. ئەوە ماوەی چەند ساڵێکە داوامان لە حکوومەت گەرێم کردووە، داوامان لە وەزارەتی تەندروستی کردووە کە سنتەرێکمان بۆ بکاتەوە بۆ ئەوی غسلی گورچیلە بکەین ئەو ڕێگە دوورە نەبگرینە بەر. بەڵام تای ساتێنە هیچ وەڵامێکی لێ. جیازەکان هاتووە لە خەسەخانەی دەربەندیخانە، بەڵام ئەوە چەند ساڵێکە جیازەکان پەکیان کەوتووە هیچ کارێکی پێ ناکەن. نەخۆشخانەی گشتی شەهید تۆفیق یەکێکە لە نەخۆشخانە قەرەباڵغەکانی دەربەندیخان، چونکە تاکە بنکەی تەندروستی قەزاکەیە نەخۆشی تێدا دەبینرێت. جگە لە نەخۆشخانەی گشتی دەربەندیخان کە زیاتر لایەنی ئیداری ڕادەپەڕێنن، بنکەکانی تر بەهۆی بوومەلەرزەکەی کۆتایی ساڵی ڕابردووەوە ڕووخاون. بەرپرسانی تەندروستیش هەر ئەمە بە هۆکاری کارانەکردنی بەشی شوشتنەوەی گورچیلە لە قەزاکەدا دەبینن. بەشی گورچیلە نەماتوانین لە خەسخانەکە دابینی کێنە تا ئێستا لەبەرەوەی و هەتاوەکو لەم بینایە ژمێنینەوە ناتوانین دابینی بکەین، چونکە هەر خۆی خەسخانەکە جێگی بۆتە جێگەی مەڵبەند. ئەم بینایە کە خۆی بیناکی بۆ خەسخانە دروست نەکراوە، بینایەکی ئیداریە بۆ ئیدارەیە. ئێمە کردومانە بە خەسخانە کە نەخۆشخانەیەک و دوو مەڵبەندی تەندروستی هاتوتە ئەم شوێنەوە. و بەشی گورچیلەش شوێنێکە خۆی ئەبێ ینی شوێنێکی عەزل هەبێت و ستافی هەبێت لەو بارە ئیش بکات و شوێنێکی عەزلیانەوێ بۆ خۆیان. و پلانی داهاتوشمان ئەوەیە ئیشەڵا کە گەڕاینەوە بۆ شوێنی خۆمان کە ئەو کاتێک کە بینای خەسخانە تەرتیب بکرێتەوە ئەوەیە کێ بێ لە ئیشەکان کە ئەو بەشەش بخرێتە ئیش. بەڵێ بەنسبەت شاری دەربەندیخان و ژمارەیەکی زۆر نەخۆشی گورچیلەی لێ کۆمەڵێکیان پێویستیان بە غەسلی گورچیلە هەیە، مانگانە یا هەفتانە. ئێمە لێرە جیازێکمان هەیە، جیازی غەسلی گورچیلە، بەڵام جیازی غەسلی گورچیلە بەڕاستی شوێنێکی تایبەتی گەرەکە بۆ ئەوەی ئەو جیازێتیان نەسڵ بکەیت. لێرە ئەو جیازە فترێکی زۆر وەرگیراوە بە بۆنی قەیرانی دایراییوە ئەو شوێنی بۆ دابین نەکراوە. ئەو شوێنەی ئەبێ بۆ دابین کرێت ستافێکیش لەو بوارە ڕێهێنانیان پێ بکرێەوە لە ژێر ئشرافی دکتۆرێکی تایبەتا بێت. ئێمە بۆ ئەومە بەستە پەیوەندیمان بە ڕێکخراوەکانەوە کردووە عەدیان بەڵێنە پێداوین جیازێکی خەسری گورچیلەمان لێرە بۆ شوێنێکمان بۆ دابین کا بۆ ئەو مەبەست. نەخۆشی گورچیلە یەکێکە لە نەخۆشیە باوەکان لە جیهان و ساڵانە هەزاران کەس بەهۆی نەبوونی ئاوی پاکەوە تووشی ئەم نەخۆشیە دەبن و پێویستیان بە نەخۆشخانەی تایبەت و چاودێری پزیشکی ورد هەیە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.